بەیانیتان باش، ڕۆژتان باش و سپێدە باش بۆ هیوام کە ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی باش بێ بۆتان و هەموو کارانەی کاتانوێ بیکەن بە باشی و بە وزەیەکی باش و بە تەندروستێکی باشەوە ئەنجام ببن. هەڵبەت هەر بستێکی ئەم کوردستانە پیرۆزە، دوجار کوردستانە جا هەر شار و هەر پارێزگایەک بێ. بەڵام ئەمڕۆ یادی دامەزراندنی 237 ساڵەی شاری سلێمانیە، شاری شاران، شاری ڕۆشنبیری. بۆیە تەوەری سەرەکی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 باسکردنە لەسەر 237 ساڵەی دامەزراندنی ئەو شارە. و لەو شارە چەندین شوێنی پاراستنی کەلەپوری هەن، ئێمە بە ماڵی کەلەپوری سۆفی کەریم ئاشناتان دەکەین، هەروەها میوانێکی تایبەتیش وەڵامی پرسیارەکان لەبارەی مێژووی سلێمانی دەداتەوە. بابەتێکی دیکەمان مامۆستایەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ وەرگرتنی خەڵاتی 1 ملیۆن دۆلاری ناوەندێکی نێودەوڵەتی کاندید دەکرێت. لە بەیانی 24 مامۆستا سورەییا میوانە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. تەوەرێکی دیکە یاخود بڵێن بابەتێکی دیکەی گرنگەکە تایبەتە بە پرسی ژینگە بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکان، کۆمپانیایەکی کینیا باسی کارەبایی و ئەلکترۆنی بەرهەم دەهێنێت. وەک بەرپرسانی کۆمپانیاکەش ئاماژەی بۆ دەکەن ئامانجیان پاراستنی ژینگە و کەمکردنەوەی دەردانی گازە زیان بەخشەکانە. سەرەتا بەڕێزلێنان لە مامۆستایەک دەست پێکەین کە 39 ساڵە خزمەتی نابینایانی کردووە. مامۆستایەکی ئافرەت دوایەوەی کە 39 ساڵ کارکردن لە پەمانگای نابینایانی هەولێر خانشین دەبێت، پارێزگاری هەولێریش ڕێزلێنان پێشکەشیەکە. ئەم مامۆستایە کە بە دایکی نابینایان ناوانگی دەرکردووە، باسی میهرەبانی و خۆشەویستی ئەم بەشەی کۆمەلگا دەکات و دەڵێ زۆربەی ئەو منداڵانەی نابینان و فێری خوێندنی کردوون. سەرەڕای نابینایی ماستەر و دکتۆرایان وەرگرتووە، ئەژڵێ نابینایان زۆر زیرەکن و بەهرەشیان زۆرە. مانگێکە لە کارەکەی خانەنشین بووە. مامۆستا پەیمان دوای 39 ساڵ خزمەت و مامۆستایەتی لە پەیمانگەی ڕووناکی نابینانی هەولێر جارێکی دیکە هاتووەتەوە بۆ ژوورەکەی. باسی و کاتانش دەکا بۆ یەکەمین جار چۆن هاتووەتە ناو پەیمانگە. ساڵی 1983 کە بۆ یەکەمین جار ناوی لە بەشی کاروباری کۆمەڵایەتی دەگەڕێتەوە. ئەم پەیمانگایە هەڵدەبژێرێ. هەرو کاتەش خۆشەویستی و قوتابیانی نابینا و خاوەن پێداویستی تایبەت دەکەوێتە دڵی و زیاتر هانی دەدا بۆ فێرکردنیان. کە هاتش بە ئێرە هەستم کرد ئێرە عالەمێکی ترە، یعنی تۆ هەستەکەی لە بەهشتی بەهشت، یعنی تۆ ئیشێکەکەی بێزگە لە ئیشەکەی خۆت شتێ پیرۆزەکەی، یعنی کەسێک لە تاریچەوە ئەیهێنی ڕۆناچی، یعنی ئەوە نابینایەکە تۆ فێرە خوێندن و نووسینیەکەی ئەبێتە یعنی لە ڕووناچی ئەبێ. ئیتر ئەوە هەستی بم بۆ ئێرە. من کە ئەچوومە سەڵ نەمەود من مامۆستام دەمگۆ من وەکو ئێوەم هاتووم ئێوە فێرەش دەکەم، یعنی هەر شتێکتان هەبوو پێم بڵێن، یعنی باوەڕم پێ بکە. هەندێک جار هەندێک شتە هەبوو لە دڵیان لۆمیان دەجێراوە. مامۆستا هەبوو لێرە تەبەن ئەوانە نابینانە، من ئەوەم زۆر پێ ناخۆش بوو کە ئەچووە سەڵ پێشی بچی، یعنی دەمێک لە دەرگا ئەوەستا دەیگۆ بزانم ئەمانە چیەڵێن، من ئەمگۆ گوناحە نابێ ئەوها بڵێ. یادگاری و وێنەکانی لە ساڵانی خزمەتی لەم پەیمانگایە دەرخەری سۆز و خۆشەویستی مامۆستا پەیمانە. بەیەکەوە پیاسەیەک بەناو پەیمانگا و پۆلەکانی تایبەت بە قوتابیانی نابینا دەکەین. ڕۆژانە وانەی بیرکاری بە 5 تا 6 قوتابی نابینا دەگوتەوە. مامۆستا پەیمان دەڵێ قوتابیانی نابینا و وانەگوتنەوە وای لێکردم جالەوەی خۆشەویستیم بۆ کارەکەم زیاتر بێ، مرۆڤایەتی و ژیانیشم خۆشتر بێ. هیچ کەسێ یعنی ئەوانش لە هیچ شتێکیان کەم نییە، یعنی خەڵک بە زەیان پێوە بێ، بەعکسەوە ئەوانە زۆر زیرەکترن لە ئێمە. چکە بەڕاستی مێشک سێ بەشی یعنی ڕۆیشتنی مێشک چاو ئەیبە،
بەس ئەوانە چکت نبینن ئەوانە لەمە زیرەکترن زۆر حساسیشن نابێ ئەمە بەزەیمان بەوانە بێت دەبیوانش شتێکی ینی ئەتیادین وەکو ئێمە بەس دەبی گەورەیان بۆ بنوێنین دەبی خزمەتیان بکەین دەبی لە زۆرشت یعنی پێیان بڵین ئەمە ڕاستە یان ئەمە غەڵەتە لە نەخوێندەواری بیان کەی نەخوێندەوار لەبەرەوەی یعنی خۆشەویستنم لۆیان زۆر بوو یعنی هەستم دەکرد ئەوان هەمووی دەلی لە دڵی من ئەتینە دەرێ جز ئەو بوون لە ژیانی من قەت ڕۆژێک لەیان تووڕە نەبووم هەندێکشت ینی یارمەتی هەموو شتیانمدایە ینی باوڕم پێ بکە ینی دەبینی منداڵە دانیشتیان ناتوانێت ئەمە یاخەکەی ئاوای لاتوە یاخەم بۆ چاکە کردەوە هەریەک لەم کەسانە کە ئێستا لێرەن پێشتر قوتابی مامۆستا پەیمان بوون ئەم دوو کەسە دوو قوتابی مامۆستا پەیمان بوون و پلەی خوێندنی ماستەریان وەرگرتووە تەنانەت بەڕێوبەری پەیمانگای نابینایانیش لە ئێستا مامۆستا پەیمان ئێستا تەمەنی 63 ساڵە دوای 23 ساڵ خزمەتکردن لە ناو پەیمانگای ڕوونەکی نابینایان خانەنشین بووە بەهۆی وەفاوسۆزی ناوی دایکی نابینایانی لە هەولێر بۆ دانراوە و ڕێزلێنانی تایبەتی پێشکەشکرا هێرە مولودی کوردستان 24 هەولێر 237 ساڵ بەسەر دامەزراندنی شاری سلێمانی تێپەڕێت لەو شارە چەندین شوێنی کەلەپوری هەن و ماڵی سۆفی کەریمیش یەکێکە لەو شوێنانەی کە چەندین وێنەی کەلەپوری تێدا پارێزراوە و کەلوپەلیش نەکاروێنەکان کە مێژوەکان بۆ 10 ساڵە گەڕێتەوە وەک بەڕێوبەری ماڵەکەش دەڵێت تەمەنی خانووەکە بۆ 150 ساڵە گەڕێتەوە ڕۆژانەش هاوڵاتیان بۆ بینینی کەلوپەل و وێنە کلتوریەکان سەردانی ماڵەکە دەکەن بابێکەوە ئاشنای ماڵی سۆفی کەریم بین کە وەکو سنبولێکی مێژووی شاری سلێمانی دیارە. شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی پێدەنێتە 237 ساڵەی دامەزراندنی لە ناو سنتەری شاری سلێمانیدا چەندین ناوەندی کەلەپوری هەیە کە توانیوێتی پارێزگاری لە بەشێکی زۆر لە بەرهەما کولتوری و فەرهەنگەکانی بکات کە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ سەرەتای بنیادنانی شاری سلێمانی. ماڵی سۆفی کەریم لەگەڵەوەی خانوویەکی کەلەپوریە لە هەمان کاتدا بۆتە مۆزەخانەیەک بۆ نمایشکردنی بەرهەما کولتوری و فەرهەنگیەکانی شاری سلێمانی. لە ناو ماڵی سۆفی کەریمدا گەشتێک بە مێژووی شاری سلێمانیدا دەکەین. هونەرمەندی نەوری کورد حەسەن زیرەک هەر کاتیات بێت تا شاری سلەیمانی ئەوە سەردانی ماڵی سۆفی کەریمی کردووە ئەمەش وای کردووە لە ماڵی سۆفی کەریم ئێستا ژوورێک تایبەت بکرێت بە هونەرمەند حەسەن زیرەک. من ئەکرەم عوسمان نەعمانم لێپرساوی کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریمم کولتور و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریم ئەو خانووە تعبیریەکەین ئێمە بە 150 ساڵ لەبەرچی لەبەرەوەی سۆفی کەریم لە ساڵانی 61 بۆ 62 ئەمری خوای کردووە ماوەتەوە بۆ نەوەکانی هەتا تقریبا 97 با بڵێن سەرپەرشتیان کردووە لە دوای ساڵی 97ەوە ئەو خانۆ فرۆشراوە بە دایرەی ئاسار کە فرۆشراوە بە دایرەی ئاسار دایرەی ئاسار نۆژەنی کردوتەوە حازر و بزری کردوێت ئێمەش ئاوادانمان کردێتەوە بۆ شتە کلتور و کەلەپورانەی کەوا بەجددی لە لای ئێمە زۆر بە نرخە هیواداریش من لای هەموو کەسی هەر بە نرخ بێت. پارێزگاری لە ژێر پیاڵەیەکەکەین چونکم کلتور و کەلەپوری کوردی نازنامەی نەتەوە میلەتەکەمە من ڕێز لە هەموو یەگرم
لای ئێمە کۆنی و تازەیی بۆ نییە، هەر هەمووی کۆنا، هەر هەمووی لە لای ئێمە بە نرخە. لەبەرەوە ئێمە نایگەڕێنینەوە بۆ چەند ساڵ و بۆ ئەو ساڵ، چون هەمووی ئەزانین کە وەختی خۆی ئەمە کللتور و کەلەپورمان بووە، لەبەر ئەوە ڕێزی لێەگرین. داخڵ نەبی بە ئەنبەری سەرای خاک و خۆڵ هەتا بە سلێمانیان نەکەی ئەبور. بێگومان ئەگەر بمانەوێت لە سلێمانی تێبگەین یاخود ئەگەر بمانوێ بەناو سلێمانیە گوزەرێک بکەین، نامەکەی نالی و سالمەوە بۆ خۆی تعبیرە لەوەی کە سلێمانی چی بووە و لەکوێوە دەستی پێکردو و ڕۆشنبیری و هونەر و ئەدەب لەکوێوە هاتووە. ئەم بەیانیەمان تایبەت کرد بە سلێمانی و ئەمەوێ قسەی زیاتریشی لەسەر بکەین، هەرچەندە لە ڕێگەی پاکێجەکەی داریاوە گوزەرێکی کورتمان کرد بەناو کەلەپور و کللتورەکەیە. ئێستا بە قسەی زیاتری لەسەر بکەین کە مامۆستا فواد ئەمین سەراج نووسەرە و کەسایەتی شاری سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمە بێت لە سلێمانیەوە. بەیانیت باش مامۆستا فواد، ئەم کاتت باش و پیرۆزبایی یادی دامەزراندنی سلێمانی شت لە یەکەم. سپاس دەکەم، هیوام وایە سلێمانی هەست سەربەڵند و سەربەرز بێ، خۆشی بۆ ئێوە و وجالی شەیدان و نەمران و قوربانیەکانی ئەم شارە کە بە شاری هەڵمەت و قوربانیە هەر بە نەمری و بە پیرۆزی مێنێتەوە. زۆر سپاس. مامۆستا فواد، با لەوە دەست پێ بکەم شاری ڕۆشنبیری یاخود بڵین نازناوی ڕۆشنبیری کە درا بە سلێمانی، ئایا چی لەو شارە گۆڕی؟ چ شتێکی خستە سەر؟ ئێمە لە سەرەتاوە گەستەی کرد کە سلێمانی خۆی بۆ خۆی شاری ڕۆشنبیری بووە، شاری مەحوی و سالم و نالی بووە، شاری کامەران و دیلان و هەروە بێتەوە ئەحمە هەردی بووە و شاری شێرکۆبیەکەس و شاری مامۆستا گۆران بووە، شارێ بۆ خۆی هەر لە سەرەتاوە ئەو ڕۆحەی تیا زیندوو بووە و توانیوێتی بیچەسپێنێ کە بەردەوام لە گیانی ڕۆشنبیریەتە جۆشی هەیە و هەمیشە خاوەنی بەرهەم و خاوەنی پاراستنی کەلتوری ئەدەبی کوردیە و گرنگی بە زمان و بەو پەروەردەیەدا کە بە هەستێکی نەتەوەیان و ڕۆڵەکانی پەروەردە کردووە. لەبەرەوە ئەو ناسنامەی کە چەند ساڵێ لەمەوە بە سلێمانی درا لە یونسکۆوە جێ شانازیمانە، یعنی ئەوە بۆ خۆی ئێمە شانازی پێوەکەین، بەڵام وەکو وتم ئەو خەسڵەتە نیشتیمانی و نەتەوانەی سلێمانی و هاوبیرانی ئەو ڕێبازە نەبوایە، ئەو خاوەن قەڵەمانە نەبوایە، ئەو ناسنامەی پێنایرە. بۆیە ئێمە ئەبێ شانازی بەو کەلتورە ئەدەبی ڕۆشنبیریمانەوە بکەین کە لە ناو ئەدەبی کوردیا ڕەنگانەوە دەنگانەوەیکی گەورەی هەبوو و کاریگەری بەسەر خۆمان و گیان و نەتەوەی کوردمانەوە هەیە. لەبەرەوە کە ئەو ناسنامەیە من پێس پێراوە ئەبێ پارێزگاری لێ بکەین و بتوانین زیاتر خەرمانی ڕۆشنبیری زیاد بکەین. باشە، پارێزگاریکردن لەو ناسنامەیە چی پێویستەکە چی بۆ بکەین یاخود بڵین چی نەکراوە کە ئیترە بێ بیکەین لەمە دووە؟ من وە خۆمەتوانم بڵێم ئەوەی کە کراوە هیچ نییە، ئەوەی کە کراوە لە ئاسی ڕۆشنبیری سلێمانی و بە دەنگانەوەی ئەدیبان و نووسەران و ئەو کەسانە هەیە کە لەو بوارەدا خەریک بوون و ژیانیان بردوۆتە سەر و خزمەتی ئەدەبی کوردیان کردووە بە هەر شێوەیەک بێتتر بە کەلتور بێ، بە دەقی ئەدەبیات بێ، وەکو چیرۆک وەکو شیعر وەکو وەرجەڕان وەکو ڕۆمان، ئەوانەی کە کۆ بێتەوە زمان کە سەرەتایەکی ئەساسیە بۆ هەموو نەتەوەیەک و بنەمایەکی گەورەیە. بەڵام بەداخەوە من ئەوە نابین و جموجوڵ هەیە ڕاستە، بەڵام ئێستا جموجوڵێکی پەرت و بڵاو ئەبینین. ڕۆژێکا تەماشاکەی دەها کۆڕ هەیە کەسی پەیوەند نییە پێوەی، هەر کەسێ ڕێکخراوێکی دروست کردووە تێگەی وەکو چۆنە لێ شایلۆغانێکا بێ کۆڕێگە گرێ 20 کەس 30 کەس ناچێ، 15 کەس ناچێ و هەروە وەزارەتێکمانەیە پێڵم وەزارەتی ڕۆشنبیری کەس ناناسێ، تەنیا ئەوانە ئەناسێ نزیکن لە خۆیانەوە، تەنیا ئەوانە ئەناسێ کە
ناسن ئەجینا ئەوەی کە 50 ساڵ نووسیوێتی یاخو خەریکە باوەڕکە بە وەڵامیێنەوە بێ هەتا مردن نییە ناسۆر بێ لە دڵیا لەبەرەوە ئەوە شانەشی کاکرێت لەم لاولەولان ناگاتە ئەو ئەرکە پیرۆزەی کا بێ وەزارەتی ڕۆشنبیری لە ئەستۆی بگرێ ئێمە وەکو یەکێتی نووسەرانی کورد بەو مێژوە دوور و درێژەمان کە توانین بڵێن لە هەفتاکانەوە تا ئەمڕۆ 52 ساڵەکە تقریبا ڕۆ بچین بەناو ئەو مێژووە پرشنگدارە دەبینین هەچی کە لە پیاوانی خاوەن قەڵەم و نووسری بەهێزێ لە یەکێتیا کۆبووتەوە و توانیوێتی حتا بە ژیانی پێشمەرگایەتی و شەهید بوونیش ئەو کاروانە بەرن بەڕێوە و خەباتی بۆ بکەن بەڵام ئێسایەکێ لەو ئانەی کە ئیهمال کراوە ئاوری لێ نارێتەوانێ و بەدەنگ ئێوەنان یەکێتی نووسەرانی کوردە بە تایبەتی لە قی سلێمانی بەڵێ مامۆستا فواد کەواتە ئەتوانین بڵێن تەواوی سلێمانی فەرامۆش کراوە لە هەموو ڕووەکانەوە ئێمە گەت بە وردی سیرکەین ئەمە هیچ شەرمی نایە نەگەر فەرامۆش کراوە بەڵکو ئەو حەقەی کە سلێمانی هەیەی بەسەر بزافی نەتەوەی و ڕۆشنبیریمانەوە ئەو حەقەی کەوا نووسەرانی دەوروبەری سلێمانی و ناو سلێمانی هەیەی تێگەی ئەوە نە فەرامۆش کراوە نە ئاوری لێ نێراوەتەوە مەگەر پچی سوژدەبەری بۆ جەنابی وەزیر بڵێ ئەرێ ئەم کتێبەم هەیە بۆم چاپەکەی ئەوی ژەڵێ 147,000 دینارم پێیە لەبەرەوە من ئەوە لە خۆم ڕوویاوە تێگەی و هەندێک شتەکرێت یعنی لە مستەوای سلێمانیان نییە یعنی تۆ خاوەنی نالی و سالم و مەحوی خاوەنی گۆرانی خاوەنی کۆمەڵە شاعیری کە بە حەقیقەت لە دوور زەمانێکی 50 ساڵ و 6 ساڵە و بگرە 100 ساڵەشە خزمەتیان دیارە تۆ خاوەنی مەلا عەبدولکەریمی مدەڕیسی خاوەنی مەولانە خالیدی نەقشبەندی خاوەنی کاگەحمەی شێخی خاوەنی کۆمەڵێک منەوەری خاوەنی عەلادین سجادی و برایم ئەحمەد و شاکر فەتاحی خاوەنی دڵشاد مەریوانیت باشە ئەم شارە ئەگەر حەقێکی ڕەوای نێریەتیە فەرامۆشیکەی بە هەندێک شتی بچووک ئێمە ناڵێن هیچ نەکراوە بەڵام ئەو شتانە ئەم دەدڵەی نووسەران و ڕۆشنبیرانی سلێمانی ئەو نایە خەمی ناڕەوێنێتەوانێ من بەم دەرفەتە ئەتوانم بڵێم شایەتەمێ کە کاک ئەیوبە بزانە جەنابی وەزیر چی جوابێکی منی یاوەتەوە بەڵام ڕەنێ دووخانمی ناسی بێ و شتێکی یابێتێ خۆمە خێر نییە ئەمە ئەڵێن فرامۆشی سلێمانی هەتا لە شەقامەکانە لە ناونانی شەقامەکانە لە ئەو تایتڵانەی کاڵوەسرامی بۆ بە عەرەبی تێگەی یعنی تەماشایەکەی ڕێز لە نووسەر ناگیری ڕێز لەوە ناگیرێ مامۆستا زێوەر شەقامێکی بەناوە بێ یا مەکتەبێکی بەناوە یا شێخ سەلامی شاعیر قوتابخانەیەکی بەناوە بۆ لیان کردوێتەوە بۆ بە شتێکی کە خامۆشی و خامۆشی نییە ئەمە تۆڵەسەرەوە نییە لەم شارە ئەچی ناوەنی جگە لە ئەو لایەنە ئەدەبی کە باست کرد هەموو ئەو فەرامۆشکردنە بەڵام هەندێک سیمای دیکە هەیە کە ڕۆژانە بەبەر چاومانەوە چەندین کەسی شەی بینێ سیما کەلەپوری و کللتوریەکەیەتی کە زۆر جار لا دەبرێت بەهۆی مۆدێرن بوونەوە یاخود بە بیانووی ئەوەی کە گۆڕانکاریە بەسەر بیناکانە بەسەر هەر لایەنێکی کەلەپوری و کللتوری ئەم شارەیە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لە سڕینەوەی نازنامەی کللتوری سلێمانی بەڵێ هەموو نەتەوەیەک هەگەر سەیری ئەوروپاشکەی ئەوان پارێزگاری لە پەیکەرێکی بچووک لە شوێنێکی ئاسەوار کەوا تەمەنەکەی لە 100 ساڵ زیاتر بێت 200 ساڵ بێ یا لە ئەو کەلتورە ئەدەبی کە ماوە بە چاپ نەکراوە یاخود ئەو شوێنانەی کە گرنگە بمێنێتەوە چ سەرقەبرانەکان چ هەندێک ماڵی کۆن هەیە چه قوتابخانەکان سا تۆ بە خەڵکێک بڵێ مەدرسەی قوتابخانەی ڕژدیە چییە ئەڵێ نایزانم تێگەی یا مامەیارێت چیە ئەڵێ نایناسم یا مەسەلا کۆمەڵێ شوێن هەیە گردەکانمەوە گردی شێمحەدین و شێخ مارف و جۆگە و هەروە سەیوانی ئازیز و ئەوانە خەریکن بەڕاستی وا فەرامۆشەکرێن بیر لەوە ناکرێتەوە کە ئەمە تۆ بەمانەوە شتی ئەو نەرێتە کۆمەڵایەتی و کەلتوریانەی ئێمە هەمان بووە هەرچەندەوە کۆمەڵی کەلوپور زۆر هەوڵی یاوە زۆر توانیوێتی کەوا شەندێ شت بکات بە تایبەتی یادی نەورۆز و کۆمەڵ یادەوەری تر و ئێمە حەسڵەتی
مامۆستا فواد ببوورە ئەزانم تۆ و نووسەرانی دیکەش زۆر داخلە دڵن بەڵام تۆزێک بمان بەرەوە ناو مێژووی دێرینی سلێمانی حەزەکەم پێم بڵێ بۆ نمونە بۆ نەوەکانی دواتریش کە ئاشنای بن جاران سلێمانی یاخود بڵین لە کۆندا سلێمانی بۆ نمونە مەکتەبەکان چۆن بوو ئایا ئێستا گۆڕانکاریێکی زۆر ئەبینرێت کە ئێستا کللتوری نەجلوبەرێک وا ماوانەی شتێک بۆ نمونە زانکۆی سلێمانی کە کۆنتترین زانکۆی لە هەرێمی کوردستان لە سلێمانی پێمان بڵێ و کاتە خەڵک چۆن بوو یاخود بڵین مامۆستاکان خوێندکارەکان ئەوان جلوبەرگیان چۆن بوو لە سلێمانیا خۆی ئەگەنەما هەوڕێت لە ڕابردوومان بنەوە تا ڕابردوێکی نزیک زۆر دوور نا هەندێک سیمای جوانی و پاچەتیمان هەبوو هەندێک ڕێزگرتنمان هەبوو چی مامۆستا بۆ قوتابی یا بۆ خوێندکار و ئەو هەستە نەتەوەیانەی کە پێشکەشی قوتابیانەکرا من خۆم پەروەردەی دەستی مامۆستا فەریدون عەلیمین و خالی سەعی و کۆمەڵێ مامۆستا یەحیا و کۆمەڵێ مامۆستای ترم کە هەموویشە لە ناو ناخمە زنون کەواتە ئەو کەلتورانەی کە هەمان بچوو لە زانکۆی سلێمانیە تۆ سەیری زانکۆ بکە لە حەفتاکانە سەیری جلوبەرجام بکە سەیری ئەو شێوە پەروەردەیە بکە چ لە بڵێن مەحەدەکانیشە بەڵام بەداخەوە ئێستا بەربڵاویەک و پەرژوبڵاویەک ئەبینی کە هەچی ڕۆشنبیری هەیە تیان نەماوە تێگە ئەوەنە زانکۆ کراوەتەوانێ کەس بەسەر کەسەوە نییە تەماشاکەی من لەگەڵ ڕێزما خوێنەواری پێویستە پەرەی پێبن بەکپینەمێ دەفەرمێ ئاخێنەواریە ئاخێنەواریە بەڵام خوێنەواری بە زۆرکردنی جامیعە نابێ بە پەروەردەکردن و زانیاری و زانستی ئەبێ بە ئەوە ئەبێ گەر بگەڕێنەوە من لە قوتابخانەکانی سەرەتایەکانە مامۆستا بە ڕۆحێکی ئەدەبی و نەتەوەی و نیشتیمانی پەروەردەیەکردین بە ئەخلاقێکی جوان و ڕەوشبەرزیەوە بە پاکوتەمیزی و ئەوەی کەوا کەسێکی هێمن و لەسەر خۆمان لێ دەرچێ بەڵام بەداخەوە بە پێی گۆڕانکاریەکان هیچ شتێ لە سیمای خۆیان نەماوە تێکچوونێک ئێستا ئەم شارەی کە تۆی بینی هەچی جوانی هێتیان نەماوە هەچی خۆشەویستی ئەم شارە و دڵسۆزی هەیە بەرباد بووە هەڵیان وەشان یعنی ئێستا لای من سلێمانی شارێکی غەمگینە شارێکی تۆراوە شارێکە پڕ بۆ لە خەڵکی نامۆ پڕ بۆ لەوەی کەوا نایناسیتەوە بەداخەوە سەر سکەی خۆمان بەڵێ بۆم سافات تۆ دانەبڕاوی لە نووسین بێگومان جا هیچ شتێک ئامادە کردووە هۆنراوەیەک نووسینێک لەسەر سلێمانی پێمان خۆش بێ گوێمان لێبێت وڵی من بۆ خۆم شتمە وەڵام ئێستا یەک هۆنراوەی مامۆستا شێخەنوەر هەیە کە بۆ سلێمانی و توانم بڵم جوانترین هۆنراوەیە کە هەموو خەڵکی سلێمانی پێویستە لەبەری بێ و چەند کەسێکیش کردوێتی بە گۆرانی بەڵام من هەمووی ناخوێنمەوە کۆپلەیەکی بۆ هەر ڕۆحی شێخەنوەریش و هەموو شاعیران و نووسەرانی هاوڕێم و هاوبیرانم بۆم پێخۆشە کە ئەمە پێشکەشی شاری سلێمانی خۆشەویستی بکەم بەم نۆعە هەڵێ بم بەرەوە بۆ شارەکەی گزنگی خۆر شنەی جوانی ئێستا گوڕەی بەهارەتی لێوان لێو بوو لە جوانی بڕوانین بۆ شیای گۆیژە لە باوەشیا سلەیمانی لە شانی ڕاستیەوە ئەزمەر شیای سەرکەشی بابانی بمبەرەوە گەڵە زەردەی شمشێری زێڕینی سۆرانی بە بەشن و باڵایە هەڵچوو گوڵاڵە سوورەی نیسانی بۆ پشتێنی قەدی خۆشی ڕووباری تانجەرۆی هانی بمبەرەوە بۆ ئەو شارە پڕ لە ڕێز و بە پەرۆشە بەوەڵڵاهی لەوێش بمرین بردنەکەشی هەرخۆشە جەم مەهێڵە دڵی منە چەشنی سایە بەدواتەوە مەگەر هەر خاکی بەفروخێن جوانی وەکتۆ بخاتەوە چۆکە سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری نەمر شاری گەورەی پیرۆزی کوردان کە بۆتە هەوێنی بیری کوردایەتی و ڕۆشنبیری خاوەنی ئەو مێژووە پڕشنگدارەیە کە هەمیشە ورشەی دێت و کۆتایی نایە بۆیە یادی سلێمانی یادی 230 ساڵەی پیرۆز بێ بە شێوەیەک زمووی کرێتەوە ئەو کەلتور و جوانانە و ئەو سیما کۆمەڵایەت و ڕۆشنبیرانەی کە لە ماوەی ئەم 230 ساڵە هەیەی و لە یادی نەکەین و نەوەکانمان بۆ جانەوە پەروە دەکەین کە سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە شاری هیچ شتێکی کە نییە. سپاس مامۆستا فواد دەستەکانە خۆش بێ بۆ هۆنراوەش
مامۆستا فواد ئێستا حەزت ئەکرد لە کری سلێمانی بوویتایە و چ شوێنێکی زۆر زۆر بەلاتەوە ینی ئەوەندە مێژووی ئەوەندە سلێمانیە کە لەبیر ناکرێ؟ وڵای سلێمانی زۆر شوێنی هەیە کە لەبیر ناکرێ وەکو وەی سکاڵێ بابچینە سەر وەی زۆیسی خۆمانە لەوەی بێ پرسین قەتای کاممانە کاگەحمەی بۆن خۆش کانیبا کە دزراوە بەداخەوە ئەمانە کە جێگای شخصەکەی ئابلاغ کاگەحمەی بۆن خۆش کە ئەمانە جێگای سەیرانگا و باخچەی گشتی جێگای سەیرانە بێگەشتنی دڵداران و خێزانەکان و لە چوارشەممەکانە و ئەو یادەوەریانەی کە ئەیان کرد خواردنیانە برد یا پراخیانە برد کۆمەڵێک بێگەشتن و هەڵپەرچیە و شایی و ڕەشبەڵک و ئەوانە ئەکرا کە ڕۆحێکی پەیوەندی کۆمەڵایەتی بەسبوو بەیەکەوە و هەموو خێزانەکان کێمە تەمان ئەو کاتە سلێمانی چەند گەڕەکێ بوون وەکو مەڵکەنی و چوارباخ و سامونکەران و کانێسکان و گۆی ژە و ئەوە هەمویان یەکتیان ئەناسی و هەمویان ڕێزیان لێگە گرت و کەرەسەی ژن و ژنخوازی و پەیوەستەکانی ژیان و بەردەوامی و دوکانارەکان پەیوەندێکی کۆمەڵایەتی تۆکمەی جوان و هەمووشان یەکشت ئەیبەستنەوە کە ئیش کوردایەتی بوو کوردایەتی لە سلێمانیە ناسنامەیە بوو بۆ هەموو تاکێک ئەو شارە پیرۆزە بەڵام بەداخەوە ئێستا وا نەماوە زۆر خەفەتی پێ ئەخۆم کە زۆر جار بدانیشم بەدیا هۆنراوەیەکەوە یا ئەوانەی مەحوی بێ سالم بێ نالی بێ من ئەستەکەم ئەو جوانی سلێمانی مامۆستا فواد ئینشاءالله قەت خەفەت ناخۆی بێگومان هەتا بەڕێستان و هاوپۆل و هاوشێوەکانی ئێوە بمێنن سلێمانیش هەر بە جوانی ئەمێنێتەوە. سوپاس بۆ ئەوەی کام بەیانە میوانی پرۆگرامی بەیانی 24 بووی. سوپاس بۆ زانیاریەکانت بۆ هەموو ئەو یادەوەری و بە خۆش و ناخۆشەکانی سلێمانیەوە کە بیرت خستینەوە. سوپاسڕانەکە میوان وایە سلێمانی هەر بە گەشایی بمێنێتەوە و ڕۆحی زیندوی بۆ کوردایەتی کە شاری هەڵمەت و قوربانیە هەمیشە لە گەشەکردن و لە جوانی و لە ڕووی زانستی و ئەدەبیاتەوە پەرەی پێبێرێ و بچێتەوە سەرسکەی خۆی. زۆر سوپاس بۆ کەناڵەکەشتان. یادی شەیدانی سلێمانی و کوردستان پیرۆز بێ و هەر بە نەمری لامان بمێنەوە بە تایبەتی ئەدیب و شاعیرەکانیان کە لە پێناوی وشەی پیرۆزی کوردیا سەران دانەنەوان و خزمەتی ئەدەبەکەیان کرد و ملیان کوێ بەردەمی پەتی قەنارە و شەید بوون بکو دەها شەیدمان لەم شارە پیرۆزە هەیە. هەر شاد بن. زۆر سوپاس. مامۆستایەکی قوتابخانەی بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم مامۆستایە بۆ وەرگرتنی خەڵاتێکی 1 ملیۆن دۆلاری کە لەلایەن ناوەندێکی نێودەوڵەتی کاندید کراوە مامۆستا سورەیایە کە بەهۆیەوەی کە لە دەرەوەی وانەوتنەوەش لەگەڵ ئیش و یاخوب بڵێن لەگەڵ ئێش و ئازاری خێزانی قوتابخانەکانەژی و کاریگەری زۆری لەسەر قوتابیان داناوە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە کاندید کراوە و خۆشی دەڵێ خەڵاتەکەش پێشکەشی قوتابیانی کوردستان دەکات. دڵسۆزی بۆ قوتابیەکانی وای کردووە لە هەموو کات لە خەڵاتی 1 ملیۆن دۆلاری نزیکتر بێتەوە. سوڕەیا موتارنیە لەلایەن ناوەندی وارکەی کاندید کراوە بۆ وەرگرتنی باشترین مامۆستای قوتابخانەی بنەڕەتی جیهان. چوە خۆم محدود و چوارچوبە مدرسە و کلاس نەکردم. ئەگەر مردم روستا جادەیان مشکل داشت، ئاویان مشکل داشت، تەلەفۆنیان مشکل داشت، سعی دەکردم لە حد خۆم پەیگیری بکەم. یعنی من 16 ساڵە تەمام لە هەسەنابادی یاسوکان بەیتوتەیە کامل دەکردم. یەک ڕۆژیش کە دیاتەمە شارستان ئەگەر یه خانواده دود من دارو لازم دیرم، اگر خانواده دود لفلان اداره مشکلی دیرم، اگر هر کاری که و می بودن و می بتونستم قدمی راین آلیرتم حتما یک کار دکردم. مامۆستا سوڕەیا 26 ساڵە مامۆستای قوتابخانەی ئاوایی حەسەن تەیمور لە شاری بیجاری پارێزگای سنەیە. ئەو لە دەرەوەی قوتابخانەش لە دۆخی قوتابیەکانی بێئاگانیە. نەخۆشەکان بە پارە خۆی دەباتە باشترین نەخۆشخانەکانی ئێران، یارمەتی خێزانە گیرۆدۆبۆکانی مادەی هۆشبەری قوتابیەکان دەکات و یارمەتیش بۆ بنەماڵە هەژارەکانی قوتابیان کۆ دەکاتەوە. ئەو ئاوا بە گریانەوە باس لە کۆچی دوایی یەکێک لە قوتابیەکانی دەکات. ڕۆژێ پێکان دەشتن بەسەر جەنازەی سەڕۆیان دێننە
صندلی عقب و خۆیان دیێنەوە بعد کە ئەوە زەنگدان باوەڕ نیکەنەوە شو ئێحساس کردم زار و خۆم فۆت کردی. ئێستا مامۆستا سوڕەیە کاندیدی وەرگرتنی خەڵاتی باشترین مامۆستای قوتابخانەی ناوەندی وارکەی نێودەوڵەتیە و دەیەوێ خەڵاتەکەش پێشکەش بە قوتابیانی کوردستان بکات. 10 نوامبر فینالیست اصلی نوبل معلمی لجهان مشخص تو که یک جایزه $1,000,000 دیری که امیدوارم بتونم و مرحله بیام که ای جایزه دریافت بکنم و دلم خواسته ای جایزه نصیب زارول محروم کردستان بود. بڕیارە لە مانگی 12دا براوەی باشترین مامۆستای بنەڕەتی جیهان ڕابگەیەندرێت. مامۆستا سوڕەیاش گەشتبینە بەوەی بتوانێ بەرهەمی 26 ساڵ خزمەتی دڵسۆزانە و پشتگیری لە قوتابی و بنەماڵەکانیان وەربگرێت و بیجار و کوردستانیش بە جیهانی بکات. ئێستا مامۆستا سورەییا بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. سورەییا متەهەرنیە کە کاندیدی وەرگرتنی جایزەی باشترین مامۆستای قوتابخانەی بنەڕەتی جیهانیە لە شاری بیجار بە سکایپ لەگەڵمان دەبێت. بەیانیت باش مامۆستا سورەییا، ئەم کاتت باش؟ عرض سلام و ادب دیدم. مامۆستا سورەییا کەی هەواڵی وەرگرتنی ئەو جایزەیەت پێگەیشت؟ تقریبا یک ماه گذشته اعلام کردن که 10 نفره که سفر به جواد هفته گذشته نفر بر باشە. مامۆستا سورەییا ئەو جایزەیە بە کێ ئەدرێت؟ خب بنیاد وارکی هر ساله سیاست لكل ولی که به نحوی بخش کنه که امسال و مادر انتها به جایزه چهارشنبه گذشته 10 نوامبر تخصصی که معلم امریکا دریافتی کرده جایزه. باشە. ئێوە بۆچی کاندید کران؟ خب کارمند بچه آموزش روستایی انجام دادم لبان ای بخش نام روستایی جزء 10 نفر. باشە. مامۆستا سورەییا، فعالیتەکانی ئێوە چی بوو کە وای کرد کاندید بکرێن؟ خب من تقریبا 6 سال تمامی سنوات خدمتی کاملا دنا و مدارس برخوردار بودم. بیه که حدودی بحث دانش آموزی جل هزینه بحث نیرو مرمت فرسود و کمک کردم تا حدودی لحد خۆم لەناوی بنیادە کاندید بووم. باشە. مامۆستا سورەییا، ئێوە بڕیارتان داوە خەڵاتەکە ببەخشن بە قوتابیەکان؟ مامۆستا سورەییا، هەرچەندە ببوورە کە دەنگی تۆ زۆر باش نایەتە لای من، بەڵام ئەمەوێت دوا پرسیارت لێ بکەم مێژەوەیە کە ئەو خەڵاتەی بۆ تۆ ئەو جایزەیە بۆ تۆ ئەیبەخشیت بە قوتابیەکان بە خوێندکارەکان؟ عرضم کرد 10 نوامبر و یک ماه دریافتی کرد. نیتم نوبل معلم صرفا به خاطر او جایزه دفعه که جایزه به کودکان من که
مامۆستا سورەیا متەهەرنیە زۆر سوپاس بۆ تۆ ببوورە کە دەنگەکەت باش نەئەگەیشتە لای ئێمە پێم خۆش بوو کە زیاتر گفتوگۆ بکەین بەڵام بەهۆی کێشەی تەکنیکی و خراپی ئەو گەیشتنی هێڵی ئینتەرنێتەکەش وا بوو کە نەتوانین گفتوگۆی زیاتر بکەین بەڵام سوپاس بۆ بەشداریکردنی بە هیوای سەرکەوتن. هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان باسیەوەتان بۆکەین کە ساڵانە سەدان هەزار تۆن سێو لە پارێزگای ورمێ کە وەکوتم لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەبێ کڕیارەمێنەوە بەشێک لەو سێوانە خراپە بن بەشێکیش لەلایەن بەختارەکانەوە بە زەرە رەفرۆشتێ لەگەڵەوەش ئێستا سێوێکی یەکجار زۆر لەسەر شقامەکان هەڵڕێژاوە و چاوەڕێی کڕیارەکەن بەختارەکانی ژەڵێن حکوومەت ئاسانکاریان بۆ ناکات. سەدان هەزار تۆن سێو لەسەر جادەکانی پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان هەڵڕێژراون. ساڵانە ئەو دیمەنە دووبارە دەبێتەوە و تاکو ئێستا چارەسەرێکی ڕیشەیان بۆ نەدۆزیوەتەوە. ئەم ساڵیش بەپێی ئاماری فەرمی ناوەندی کشتتوکاڵی ورمێ نزیکەی 350 هزار تۆن سێو لە بەردەم مەترسی دارزین و لە ناوچوندان. کەچی باخەوانەکان بە دیار بەرهەمی ئەم ساڵیان دۆشتا ماون و کڕیارێک لیان ناپرسێتەوە. ئەوڵۆی کۆشرکەتی کڕی هەندێکەوە سێوای گرۆن کڕی بەڵێ کەوە قیمەتێکی گرۆن بدەن نوگەژی کۆتیە مەسەڵەن شرکەتە ئەوە نۆ هەلگرن جمعاتە شۆڕی هەپیچە قیمەت تاگۆنێ بخود گرۆن بیت ماش هەمیر و سێ ڕۆگت یا ڕۆسیەکی بووندی کۆ گرۆن بی نوگەش کۆ هەبۆ سۆرە هەڵەمۆینەوە هاتۆ چند ڕۆژێکی دی بێت و سێو گرۆن بیت ئەم هەمیدی بۆرکەن هەڵۆ گرۆنش نبی ماجبیت بین چونێری سێو وی خرود بیتن مجبوری خودم دبی و دی خود لاسه و دو سه روزانه دا بار کن. تەنیا لە پارێزگای ورمێ ساڵانە 1,300,000 تۆن سێوی جۆرا و جۆر بەرهەم دێت. بەشێکی لەسەر باخەکان دەفرۆشرێت بەشێکی دیکەی لە ساردخانە و کۆگاکان هەڵدەگیرێت بەڵام ئەو سێوە کە بە سێوی پلەسێ هەژمار دەکرێت و تەنیا بە کەڵکی کارگەکان دێت بێکڕیار دەمێنێتەوە. سەرەتا بڕیار بووە حکوومەت لە باخدارەکانی بکڕێت بەڵام لە بڕیارەکەی پاشگەز دەبێتەوە و ئێستا بازرگانەکان داوای نرخێکی کەم دەکەن و باخدارەکانیش دەڵێن سێوەکەیان بە فیڕۆ بچێت لەوە باشترە بەو نرخانە بیفرۆشن. تەغۆزۆمە لەوەنە ئەوڵەن کوماڕدۆ ئەو سۆڵام قەرەوی بچین شرکەتێک کام سێوە خود تاعیلدان گوتم ئەو ئەم لە هەنگون و وەرگری هەندالۆڵن در حالی که کویرا کشاورز شندی ما زحمت اینو کشید. امیر ابو ساتی من خیلی دلال او یک کارنیشی اساس صندلی بزنگ یکی پارش تبری کردم. امیر از زحمت کشین که حمد بینه. باخدارەکان و تەنانەت بەرپرسی ناوەندی کشتتوکاڵی ورمێش دەڵێ ئەگەرچی ئەو پارێزگایە بە ناوەندی سێوی ئێران دەناسرێت بەڵام کەمترین کارگە و ساردخانەی تێدایە. هەر بۆیە ئەو سێوە بە نرخێکی زۆر کەم بۆ بەشەکانی دیکەی ئێران دەنێردرێت. ئاسانکاریش بۆ هەناردەکردنی ناکرێت. تەندروستیەوە لە بیر ناکەین فەرامۆشی ناکەین و ئەشمانەیە هەمیشە گرنگی بە تەندروستیتان بین. بۆیە لە بڕگەیەم جارەی تەندروستی بەیانی 24 باسی سوودەکانی ڤایتامین سیەکەین و هاوکاریشمان دنیا عادل چەند سوودێکی ڤایتامین سیمان پێڵێت و بەیەکەوە بینەریە بین. سڵاتان لە بێدنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم. ئەزانین ڤایتامین سی چییە؟ ڤایتامین سی لە ئەو هەڵوەشاوێ و لە شیش بەپی پێویست کۆی ناکاتەوە. بۆ پاراستنی ئاستی پێویست لە ڤایتامین سی پێویستە خەڵک خواردنێک بخۆن کە هەموو ڕۆژێک تێیدایە. جەستە پێویستی بە ڤایتامین سی هەیە بۆ کردارە جۆرا و جۆرەکان. یارمەتی لەش دەدات بۆ بەرەمێنانی کۆلاجین. ئێل کارنتین و هەندێک گواستنەوەی دەمار وەک ئەنتی ئۆکسیدانت بەکاردێت. یارمەتی لابردنی ئەو مادەنە خوازراوانە دەدات کە بە جۆری ئۆکسیدیتیڤی کاردانەوە ناسراوە ROS لە جەستەدا. یارمەتی لەش دەدات ئاسنی پێویست وەربگرێت. سیستەمی بەرگری بەهێز دەکات بۆ باشترکردنی ساڕژبوونەوەی برین بەکاردێت. چالاکی دژە ئۆکسیدی ڤایتامین سی لەوانەیە یارمەتی کەمکردنەوەی هەوکردن بدات و مەترسی پەرەسەندنی هەلومەرجی جۆرا و جۆر کەم بکاتەوە. لەوانە هەندێک لە خانە ژەرپەنجەییەکان جەستا پێویستی بۆ ڤایتامین سی هەیە بۆ بەرەمێنانی کۆلاجین. ئەمە پێکاتە سەرەکیەکەی شانی گرێدانە و لە سەدای 1 بۆ 2 شانی ماسوولکە پێک دێنێت. کۆلاجین پێکاتێکی زیندوی ڕیشاڵیە لە ئێسک و کڕکراگە و بەستەر و ڕیخۆڵە و ژێی ماسوولکە و پێزدا هەیە.
کەڤین ڤایتامین سی لە لەشدا ئەبێتە هۆی بارێکی نەخوازراوی وەک کەم خوێن بەربوونی پووک و زیان گەیاندن بە ددانەکان و هەڵاوسانی جونگە و هەستکردن بە ماندوێتی. ڤایتامین سی یارمەتی دەرە بۆ نەخۆشیەکانی دڵ و ئەو کەسانی بەرزی پستانی خوێنیان هەیە. هەروەها ڤایتامین سی هۆکارێکە بۆ ئەوەی نیشانی پیری لەسەر ڕوخسار دەرنەکەوێت. پیسبوونی هەوا کاریگەریەکی خراپی هەیە بۆ تەندروستی مرۆڤ. هەر بۆیە وەرگرتنی ڤایتامین سی و ئی وەک دژە ئۆکسان یارمەتی کەمکردنەوەی نیشانەکانی تەنگە نەفەسی و نەخۆشی درێژخایەنی هەوکردنی بۆریەکانی هەوا دەدات. بە سوودا بۆ هەڵامەت و کار ئەکات بۆ پاراستنی چاو لە نەخۆشیەکان. لە هەمان کادا بۆ ئەو کەسانی جگەرە دەکێشن پێویستە بەردەوام ڕەچاوی بەکارهێنانی ڤایتامین سی بکەن بۆ کەمکردنەوەی زیانگەیاندن. ڤایتامین سی بە سوودا بۆ میمۆری مێشک و وەبیرهاتنەوە. سەرچاوەکانی ڤایتامین سی وەک لە تەماتە و پەتاتە و سپێناغ و کێوی و بیبەری سوور و سەوزدا هەیە. هەر تەندروست بن. ئافرەتێکی دیزاینەری جلوبەرگی سەنیگالی پارێزگاری لە دیزایانی کۆنی جلوبەرگی سەدەکانی 80 هەتا 90 شەکات. یەکێک لەو جلوبەرگانێکە و ئافرەتە دیزایانی بووەکە جلوبەرگی سێنەرسە کە هێمایەک بووە بۆ ژنانەی لە ئەفریقا هاوسەرێکی ئەوروپیان هەبووە و دواتر ڕۆڵی گرنگیان گێڕا لە تێکشکاندنی قۆناغی کۆیلایەتی. بۆیە ئێستا بەشێکی زۆری ژنانی ئەفریقا شانازی بەو جلوبەرگانەوە هاکەن و زۆر جاریش بەکارێنن. ئەم دیزاینەرەش هەوڵی داوە پارێزگاری لەو دیزاینە و لەو جلوبەرگە بکات. دیزاینەرێکی جلوبەرگی سەنیگالی مێژووی ئافرەتانی بەناوبانگ دەپارێزێت. ئەو یەکێکە لەو ئافرەتانەی هێشتا ئەو جلوبەرگانە دروست دەکات کە ژنانی بەناوبانگی سەدەی 19 و 19 لە ناوچەی سانت لویس و گۆرەیە کە بریتین لە خاڵە بازرگانەکانی کەناراوەکانی ئەتلەنتیک پۆشیویانە. لە سنت لویس لەگەڵ سەرۆکی فەڕەنسا ماکرۆن و ماکی ساڵ لە ئاهەنگێکدا بەشدار بووم. جلوبەرگی سێنەرسم دروست کرد کە بەشداریان تێدا کرد. جلوبەرگی سێنەرس هێمایەک بوو بۆ ئەو ژنانەی لە ئەفریقا بەگشتی هاوسەری ئەوروپیان هەبووە کە دواتر ڕۆڵی گرنگیان گەڕا لە تێکشکاندنی خۆناغی کۆیلایەتی. بۆیە شانازی بەو جلانەوە دەکەن. ژنان لە هەمان کادا جلی نمونەی جوانیان دەپۆشی کە لە خشل و ئاوریشمی درێژ، خشلی ئاڵتون و پاشکۆکانی پێک دەهات. نەدا هەموو ئەو جلانەی ئەو سەردەم لە گالەریەکەی زیندوو دەکاتەوە. ئەم دوای نیوەڕۆیە نەدا داوای لە چەند خوێندکارێکی کردووە جلە جیاوازەکان کە لە دیزایانی ئەون بپۆشن. خوێندکارانیشی بە هەمان نەریتەکانی ئەو سەردەم گوزەرێک دەکەن. جلوبەرگی سێنەرس باپیرانمان بیر دەهێنێتەوە دەبێتە هۆی ئەوەی مێژوو و ڕەگ و ڕیشەمان بزانین باشتر کلتورەکەمان بناسین زۆر شانازی بە لەبەرکردنی ئەو جلانە دەکەین. بە جلوبەرگی سێنەرس جلی نەریتی ناوچەکە لە ئێوارێکی درەنگدا بە شانازیەوە بە شەقامەکانی شارەکە گوزەر دەکەن. گوزەرێک کە سەردەمانی خۆی لە فێستیڤاڵ و جەژنەکاندا دەکرا. نەدای دیزاینەر ڕای وایە ئێستا پۆشینی جلوبەرگی نەریتی کاڵبۆتەوە. خەڵک ئێستا تەنیا لە بۆنە و جەژنەکان جلە نەریتیەکان دەپۆشن. ئەوە شوای کردووە بەردەوام داوا لە قوتابیان بکەم جلی نەریتی یان سێنەرس بپۆشن. بەڵام بەداخەوە ئێستا خەڵکی قەدری ئەو جلانە ناگرن. ئەمینا تا ساڵ لە ناوەندی لێکۆڵینەوە و دیکۆمنتەکانی سێنیگال یەکێکی ترە لە پاسەوانەکانی مێژووی بێوێنەی جلی نەریتی. سەردەمانێک لەبیرمان دەچێت کە ئەوان لەوێ بوون. بەڕاستی ژنان هەمیشە لەوێ بوون. ژنان ڕۆڵێکی گەورەیان گێڕاوە. پێویستە مافی ئەویان پێ بدەین بە شانازیەوە باس لە پێگەکەیان بکەین. نابێت ڕۆڵیان بخرێتە کەنار و باس نەکرێت. جلوبەرگەکە ڕنگدانەوەی قۆناغە جیاوازەکان و ژیانی کۆمەڵایەتی ئەو سەردەما. بۆیە ئەم کۆمەڵەیە دەیانەوێت پارێزگاری لێ بکەن تا بە پۆشینی بگەڕێنەوە ڕابردوویان و نەریتەکانیان بپارێزن. کۆمپانیەکی کیمیا پاسی کارەبایی و ئەلکترۆنی بەرهەمەهێنێت کە ئەوێ لەو ڕێگەیەوە ژینگە پارێزێ و ڕێژەی کاربۆنیش کەم کاتەوە. ئەمە لە کاتێکە کە ئێستا هەموو چاوەکان لەسەر کۆنفرانسی کەشوهۆی نەتۆیە گرتووەکان بوو دەربارەی ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوها. ئەو کۆمپانیایە هیواخوازە سەرکردەی وڵاتان بڕیارێکی ئەوتۆ بدەن لەبەر بەرژەوەندی ژینگەی زەوی. ئەوە کینیاش کە ئێستا وڵاتێکی زۆر پێشکەوت یاخود زۆر سەرمایه‌دار نییە
بۆیە دەستکەوتێکی ئاوایە خۆت هەوڵدانێکی لەو شێوەیە بۆی کە پاسی کاربای بکەن زۆرەوەکو وڵاتێکی کینیا بابێکۆ ببینیم بزین ئەنوێ چه هەوڵێت بن بۆی کە ژینگەی وڵاتەکان و بەگشتیش زەوی بپارێزن. لە کینیا کۆمپانیایەک هەنگاوێکی دەستپێکی گرتوۆتە بەر بۆ بەرهەمهێنان و پەرەپێدانی پاسی ئەلکترۆنی و لەو ڕێیەوە دەیەوێت گۆڕانکاری لە سیستمی هاتوچۆیە وڵاتە بکات. کۆمپانیاکە بزوێنەری پاسەکان لە دیزڵ و بەنزینەوە دەکاتە کارەبایی کە توانای گەشتی زیاتر لە 250 کیلۆمەتری ڕۆژانەیان هەیە. شۆفێرانی ئۆتۆمبیلی خزمەتگوزاری گشتی لە وڵاتەکەدا بەجۆش و خرۆشن. نرخی سوتەمانی زۆر بەرزە و ناچارین پارێکی زۆر بدەین. کاتێک ئەم پاسە کارەباییە دێت هەم کێشی سوتەمەنی نامێنێت کێشە تەندروستیەکانیش لە وڵات نامێنێن کە بەهۆی دووکەڵی پاسەکان دروست دەبن. ژمارەی ئۆتۆمبیلەکان لە سەرتاسەری جیهان لە زیادبووندان و بڵاوبوونەوەی کاربۆن لە ئۆتۆمبیلەکان هێشتا یەکێکە لە گەورەترین کێشەکانی گۆی زەوی. دامەزرێنەری کۆمپانیای ئۆپیۆبوس کە پاسی کاربایی دروست دەکات ڕایوایە کیشوەری ئەفریقا بەراورد بە ناوچەکانی دیکەی جیهان کەمتر بەشدار بۆ لە پیسکردنی ژینگە و کاربۆن. ئێمە پێویست ناکات هەموو بەیانیەک بە بێداریەوە سەیری نرخی سوتەمەنی بکەین. بەڵام لە ڕاستیدا دەتوانین ئەو ئۆتۆمبیلانە لێ بخڕین کە تێچووی کارکردنمان ئەوەندە کەم بکاتەوە کە کینیا وەک دەوڵەتێک و ئێمەی تاک وەک تاک سربەخۆ بین لە نرخی نەوت و هەمیش لەلایەنی ئابوووریەوە. ئەگەرچی گۆڕینی بزوێنەری سوتەمەنی بۆ بزوێنەری کارەبایی لە ئۆتۆمبیلەکانی خزمەتگوزاری و گواستنەوەی گشتی تێچووی زۆر دەوێت لەسەر خاوەنەکەی کە نرخەکەی دەگاتە نزیکەی 45,000 دلار. لە کاتێکدا کڕین و هاوردەکردنی پاسێکی دەستی دوو نرخەکەی زۆر کەمتر دەکەوێت. بەڵام ئامانجەکە لێرەدا ئەوەیە کە ژینگە پارێزراوێت لە گاز و دووکەڵ و کەمکردنەوەی مەترسیەکانی سەرزەوی بەتایبەت ئەو مەترسیانەی بەهۆی دووکەڵی ئۆتۆمبیلەوە دروست بوون. هەر باسی ئۆتۆمبیلتان بۆکەم لە کینیا ئۆتۆمبیل دروست دەکرێت بۆ پاراستنی ژینگە بەڵام جیهانی سەرمایه‌داری ژۆ نازانێت ئێستا ئاودی مۆدێلی نوێی RS ئەنترۆنی بۆ 2022 ئاشکرا کرد کە ئۆتۆمبیلی ئاودی بە ئۆتۆمبیلێکی نوێ دادەنرێەوە ڕەخنەگرانی ئۆتۆمبیلی ژەڵێن گۆڕانکاریکی گەوری بەسرا نەهاتووە هەمان ئۆتۆمبیلی مۆدلەکانی ڕابردوێتی پێچێ وەکو ئایفۆنە نوێیەکە بێکە زۆربەی کە زیانوت هیچ گۆڕانکاریەکی وای بەسرا نهاتووە بزانین ئاودی چی کردووە. It doesn't happen often, but when it does, it can move us forward. ئاودی مۆدیلی نوێی RS ترۆنی بۆ 2022 ئاشکرا کرد بە ئۆتۆمبیلێکی نوێی دادەنێ ڕەخنەگرانی ئۆتۆمبیلیش دەڵێن گۆڕانکاریێکی گەورەی بەسەردا نەهاتووە هەمان ئۆتۆمبیلی مۆدیلەکانی ڕابردووە. A delicate interplay of forces where even the smallest detail makes a difference. It doesn't happen often, but when it happens, in that moment, when passion... ئەمە ئاودی 2022 RS e-tron GT-ە ناوێکی دوورودرێژی هەیە بەڵام شێوەیەکی سەرنجڕاکێشی وەرزشی هەیە بە خاوەنی 4 دەرگاشە بەڵام هێزێکی وەرزشی باشی هەیە. We've never needed progress so much. Have we? Mine or yours? ئەم ئۆتۆمبیلە بە بەنزین کار ناکە بە تەواوەتی کارەباییە هەنگاوێکی نوێ و گەورە نییە بۆ ئەو جۆرە ئۆتۆمبیلە وەرشیانە بەڵام بۆ ئۆتۆمبیلێکی وەرزشی شێوە سپۆرتی 4 دەرگایی خێزانی بۆ ئاودی نوێیە. Sensitive or strong? Intelligent or intuitive? Luxurious or mindful? خاوەنی پاتریەکی 93 کیلۆواتە دەتوانێت 373 کیلۆمەتر بە پاتریەکی تەواو چارج ببڕێ کە ئاودی دەڵێ بۆ قەبارەی ئەو ئۆتۆمبیلە ئەو ڕێژەیە یەکجار پێشکەوتێکی گەورەی بواری پاتری ئۆتۆمبیلی کارەباییە. ڕەخنەگرانیش دەڵێن زۆرێک لە ئۆتۆمبیلە نوێیەکانی 2022 دەتوانن تا 500 کیلۆمەتر بە یەک چارج ببڕن. نرخیشیان زۆر لەو RS e-tronە هەرزانترە. Electrify you. Grow from our imagination. But ultimately, they want to be
ئۆتۆمبیلەکە خاوەنی ویلی 21 ئینچە برێکەکانی بە کاربۆنی سیرامیشی دروست کراوە. بە قسەی ئاودی بێت تەمەنیان درێژترێت لە برێکی ئاسایی و دەتوانن ئۆتۆمبیلەکە لە خێرایی 100 بۆ 0 بە کەمتر لە 6 چرکە بوەستێنن. لە ژوورەوە خاوەنی نوێترین تەکنەلۆژیای ئاودیە، هەرچەندە شاشە دەچە سکرینەکەی کۆنی ئاودیە، بەڵام دەشبولەکەی گۆڕانکاری تێدا کراوە بە شێوێکی زۆر پریمیەم دروست کراوە. ئۆتۆمبیلە هێزی 637 ئەسپی هەیە، دەتوانێت بگاتە خێرایی 90 کیلۆمەتر بە 3.1 چرکە و یەکێکە لە خێراترین ئۆتۆمبیلەکانی ئاودی لە مێژوودا. نرخی ئۆتۆمبیلەکە 161,000 دلار دەست پێ دەکات. خاوەنی چەند ئۆپشنێکی گرانبەهایە کە لەوانەیە بەرزی بکاتەوە بۆ 200,000 دلار. تەنانەت دیارکردنی ڕەنجی ئۆتۆمبیلەکە 1045 دلارە، گۆڕین تایەکانیشی 2500 دلارە. پاکێجی ساڵی یەکەمی کە چەند تایبەتمەندێکی ئەلکترۆنی و سەلامەتی لە خۆ دەگرێ بای 20,000 دلارە. To disrupt it, improve it, to make it more meaningful, more beautiful, and even more incredible. Ideas start the future, just like that. The new fully electric Audi RS e-tron GT. پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن و هەمیشە لە خۆشیدا بمێنن.